سڵاو و جێگرە خۆشەویستەکانی رادیۆی کوردستان 24 هاوڕێ و هاودەمانی بەرنامەی زمانێ ماڵقەیەکی دیکە لەگەڵ هاوکاری خۆشەویستم کاک دلێر سەلیم هاتینەوە خزمەتتان. ئەم جارە لەگەڵ میوانێکی دیکە دەبین بۆ گفتوگۆکردنی بابەتێک کە لە نێوژانی ڕۆژانە و لە نێو نووسینی ڕۆژانە و بەردەوامی نووسیندا هەیە. ئەویش وشە بێگانەکانن. چۆن بتوانین وشەی نامۆنا بەڵکو و لایدا بێگانە وشەی بیانی لە زمانی کوردیدا ئایا جێی بکەینەوە یاخود هاواتای بۆ دابڕێژێ. لەگەڵ ئەندازیار نەریمان کاکەسوورە بین کە ئەو نووسەر و ڕۆشنبیرە لە بواری زماندا زۆر کار دەکات و وردەبێتەوە. بەخێربێی کاک نەریمان. زۆر سپاس کاگەزەدین بۆ دەرفەتەی بەرنامەکەت. ئێمە باسی داڕشتنی هاوواتە دەکەین ئەو بۆ ئەو چەمکە نوێیانەی دێنە نێو زمانی کوردی. هەر دیاردەیەکی نوێ لە دنیا دروست ببێ، هەر بەرهەمێکی نوێ خزمەت بە مرۆڤایەتی بکە و دابهێنرێ، لە هەر وڵاتێک بێ ئەوان ناوی دەنێن. ئێمە چۆن وەری دەگرین و چۆن وشەیەک دابڕێژین بۆی بیکەینە ناو بۆ ئەو دیاردەیان بۆ ئەو بەرهەمە نوێی خزمەت بە مرۆڤ دەکە. چونکە پەیوەندی دنیا لەگەڵ یەکدی زۆر چڕ بۆتەوە لە کەمترین پێوانەی کاتدا زانیاریەکان ئەو سەر و ئەو سەری دنیا دەکەن. بابەتی هاتنە ناوی وشەی بیانی یان بێگانە لە بۆ ناو زمان دیاردەک نییە تایبەتبی بە زمانی کوردی. ئەو بابەتە لە هەموو زمانانی دنیا هەیە، بێگومان مێژوویی هەیە. ئەگەر بگەڕینەوە کەمە بگەڕینەوە دواوە، ئەوە مێژووی دوور و درێژی هەیە. هەر لە سەردەمی ئەدەبیاتی کلاسیکی و پێش ئەدەبیاتی کلاسیکی کوردیش دەبینین سەردەمانێک نووسین بە زمانی کوردی نەوعک لە نەنجی ناتەواوی بووە. ئەوە تا نالی دێتن و وەکو شۆڕشەک بەرپا دەکاتن بەرامبەر بەوانەی کە زمانی کوردی بە لە ئاستی ئەدەبیاتدا نابینن. دێ و پێیان دەڵێ کەس باڵفازم نەڵێ خۆ کردیە هەر کەسێ نادان نەبێ خۆی تاڵیبی مانا دەکا. لێرەوە ئیدی ئەو شۆڕشەی کە نالی دەستی پێ دەکا و لەگەر برادرانی دی هاوسەردەمی سالم و کوردی و دواترش بڵێنیان هاو زەمان لەگەروان حاجی قادری کۆیی دێن بە زمانی کوردی شعر دەنووسن. هەرچەندە ڕادەیەکی زۆر و شەی بێگانە و بیانی لە ناو ئەو نووسینی ئەو سەردەمەشدا هەیە، بە تایبەت عەرەبی و فارسی و بە ڕادەیەکی کەمتر تورکی. ئەگەر 100 ساڵ دوای نالی تەمەشا بکەین سەرەتاکانی سەدەی 20ەم، بە تایبەت لە دوای جەنگی جیهانی یەکەم و کرانەوەی دنیا بەڕووی داگیرکاری ڕۆژ ئاوایی یان ئەوەی پێی دەڵێن ئیمپریالیزم، وشەکان دەگۆڕێن لە وشەی عەرەبی و تورکی و فارسیەوە کە هەژمونیان بەسەر زمانی کوردیدا هەبووە لە بۆ وشەی زمانانی دی زیندوی ئەو سەردەمی دنیا بە تایبەت ئینگلیزی و فەڕەنسی. ئەو بەڵام خۆشبەختانە شتێک لەو سەردەمە دەست پێ دەکا. ئەوش بە تایبەت لەگەڵ پەرەسەندنی ڕۆژنامەگەری کوردی و نووسین بە زمانی کوردی تا ڕادەیەک زمانەکە بەرەو خۆماڵی بوونەوە دەچی. سەرڕای ئەوەی کاریگەری ئەو زمانانەشی هێشتا بەسەرەوەیە. لە قۆناغی دواتر لە ئەدەبی ئەوەی پێ دڵن ڕۆمانتیکی و دواتر ڕیالیزمیش کە وشانە شار خۆیان وشەی بێگانە و هاتنی ناو زمانی کوردی، ئەو دیاردە بەرداوامی دەبی. بەڵام زمان ئەوەی ئەمن تێبینیم کردیە زیاتر بەرەو خودبوونەوە دەچی. و باشترین نمونەش ئەگەر ببینین لە ساڵانی 1970 و بەدواوە دەبینی کتێبی کوردی، ئەگە کتێبێکی کوردی تەمەشا بکەی لە لاپەڕەیەک لەوانەیە چەند وشەی کەمی بیانی تێدا ببینی. بەڵام بەراوردی بکەی بە
شعرێکی کلاسیکی سەردەمی بڵین نالی یاخود لاپەڕەی ڕۆژنامەکی ساڵانی 20 دەبینی بەراوردەکە زۆرە ئیدی دوای ئەوە قۆناغێکی کە دەست پێ دەکات ئەمە توانین بڵێ قۆناغی دوای ڕاپەڕین بە دوو ئاراستە کاریگەری هەبوو ئاراستەیەکی ئەرێنی و ئاراستەیەکی نەرێنی ئاراستەی ئەرێنیەکەی ئەوە بوو بوونی ئەو هەموو دەستگا ڕاگەیاندنەوە میدیای کوردی بڵێن و کتێب و چاپ و خوێندن کوردی و ئەوانە وای کرد وشە و دەستەواژەی پوختی و خۆماڵی زیاتر بێنەوە ناو زمان لە هەمان کاتدا گروپەچکە یان کۆمەڵەچکە وشە و دەستەواژەی بیانی بەرەو زمانی کوردی هاتن بەش بە حاڵی خۆم قۆناغێکی کە دوای ئەوە دەبینم کە ئەویش دوای بڵێن ساڵانی 2000 کە قۆناغی بەرەو کرانەوەی قوتابخانە ئینگلیزیەکان بوو بەڕاستی ئەو قوتابخانانە و پەرەسەندنی تەکنۆلۆژیاش بە تایبەت ڕاگەیاندن و ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوانە بە قۆناغی مەترسیدار دەزادەنیم لەسەر زمانی کوردی چونکە ئەوە وای کردیە بەدەیان و بەدەیان وشە و زاراوە و دەستەواژەی بیانی بێنە ناو زمانەکە کەواتە کورد وەکوونەتەوەیەک دوای 2000ەکان کات و دەڵێ بەهۆی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بەگشتی پەیوەندیەکی جیهانی دروست کردی قوتابخانە ئینگلیزیەکانیش پەیوەندی لەگەڵ جیهان تۆکمەتر دەبێت بەڵام بە کولتور و زمانی خۆیەوە نا بە کولتور و زمانی خۆیەوە نا بەڵکو ئەو دەچێتە نێو کولتور و زمانەکانی دیکە هەگبەی فەرهەنگی خۆی و زمانی خۆی لەگەڵ خۆی وەکو پێویست نابە ئەمە دەتوانین بڵێن بە دوور و تەمەشای بابەتەکە بکەین هەم لەلایەک ئەو تەکنۆلۆژیایە و ئەو کرانەوەیە بەڕووی دنیادا خزمەتی زمانەکەی کردیە و نمونەی باشی ئەوەش لەو ماوەی کۆتایی بڵێن زمانی کوردی بڵێن لە گوگل وەرجێڕی گوگل ناسێنرا ئەو هەنگاوەکی زۆر گرنگ بوو لە بۆ زمانی کوردی و خەڵکانی غیری زمانی کوردیش دەتوانن ئێستا بێن و لە ڕێی ئەو وەرجێڕەوە شتێک لە زمانی کوردی تێبگەن و یان توانیمان زمانی کوردی بناسێنین بە دنیای دەرەوە بەڵام ڕووە نەرێنیەکەی ئەوەیە کە کۆمەڵک وشەی بیانی دێنە ناو زمانی کوردی کە بەشێکیان بە پێویست نین بە پێویستیان نازانم من ئەگەر نا تەکنۆلۆژیا لەبەر ئەوەی ڕۆکی جیهانگەرایی هەیە زۆر ئاساییە کۆمەڵک لە وشانە وەربگیرێن و لە زمانی کوردیدا بەکاربهێنرێن هەموو میلەتانی دنیا تقریباً دەتوانن وەکو مەسەلەن ئەنتەرنێت وشەی ئەنتەرنێت وشەی تەکنۆلۆژیا و دەیانی دی لەو شێوەیە وانە وشەی جیهانین تەنیان بەتەوەیەک نین بڵێ ئێمە هەوڵ دەین ئێمەش هاواتایەکی بۆ دابڕێژین و بڵێن بە کولیش ئەوەی پێدەگوترێ ڕاستە بەڵام ئەمە بڵین مەترسیەکە لەوەیە ئەو شانەی کە هاواتامان هەیە پێویست ناکە بین وشەی دیان لە زمانانی دی بخوازین و بیاخنین ناو زمانی کوردی مامۆستانەریمان کورد نەتەوەیەکی یان با بڵێن کۆمەلگایەکی شوانکاری و کشت و کاڵکاری بووە بۆیە لە پێم وانیە لەو چەمک و واژانەی کە لە بواری شوانکاری و لە بواری کشت و کاڵی بەکاردێن ئێمە ناچار بین وشەی بێگانە بەکاربێنین بەڵام لە بواری پیشەسازیدا کە ئێمە لە قۆناغەکی نوێ داین کابینەی ئێستای حکوومەتی هەرێم ئیش لە بۆ ئەلەکە بەرە و کۆمەلگایەکی پیشەسازی بچین و لە کۆمەلگایەکی تەکنۆلۆژیش نین ئێمە بۆیە لەو چەمکانە ئەمە دەستە پاچە دەمێنینەوە پێم وایە ئەو گرفتانەی کە هەشن لە بواری زماندا ئەو شانەی کە ئێمە جیرۆدە دەبین بەدەستیانەوە لەو بوارانان زیاتر تا ڕادەیەک ڕاستە بەڵام 100% لەگەر لەوانەی ئەو ڕێیە نەبم ئەو ڕایە نەبم لەبەرچی
لە شوێ لەگەڵینی نمونە دەتوانین نمونەك بینمەوە ئێستا ئەمە هەمومان لە جیرفانەکانمان یان لە دەستمە ئامێرەکەی و پێی دەڵێن مۆبایل شەیەکی ئامێرەک و تەکنۆلۆژیایەکی دەرەچێ لە بۆمان هاتیە بەڵام ئەگەر تەمەشای میلەتانی دراوسەی کوردی بکەین عەرەب و مەسەلەن فارس سەرڕای ئەوەی وشەی مۆبایلیش بەکاردەینن یان نزیک لەوە بەکاردەینن بەڵام هەر یەکەیان وشەیەکی تایبەت بەخۆی دروست کردیە دەستەواژەی لە بۆ دروست کردیە هەرچەندە واتای دیکەی هەیە یان هاواتاش نەبی ئەگەر بەڵام هەمان واتە دەدا و لە چەند وڵاتێکی عەرەبی مەسەلەن کە دەڵێی جەوال ڕاستەخۆ دەزانیوە بەس مۆبایلە هەرچەندە وەرجێڕانێکی وشەیی کرایە وشە بە وشە کرایە بەڵام جێی خۆی گرتێ تا ڕادەیەک ینی لە نووسینێکی عەرەبی ئەگەر بێت و ئەتو وشەی جەوال ببینی بە ئاسانی تێدەگەی کە ئەوە مەبەستی مۆبایلە سەرڕای بەکارهێنانی مۆبایلەکەش یاخود فارس ئەگەر بە هەڵا نەیڵێم گوشەیی بەکاردەینی زۆربەی فارس دەزانی ئەوە مۆبایلە من ناڵێم ئلله بین ئەوەش وشەی لە بۆ دابتاشین لە کوردینیمانە دەکرێت لە کوردی هەتا ئێستا بە شێوەی وە کاری لەسەر نەکراوە ئەگەر هەشبی کە کاری لەسەر نەکرەیە بەربڵاو نەبووە نەناسێنرایە و ئەمن نازانم لەوانەیە ئەمن جێ خۆی نەگرتوی وشەیەک هەیە بەڵام بەکار ناتوانێت جێی شوێن ینی شوێنی خۆی نەگرتووە دوژنەوت ینی دوو جەمسەر پێی دەدوێن بۆ مۆبایل بەکاردێ بەڵام باو نەبووە هێشتا دەتانم بڵێم لەوانەیە 99 لە سەدی خەڵک جێی لە وشەیە لەوانەیە لەناو توێژی بژاردەش زۆربەی جێ فەرزین کەریمی نووسەر ڕۆمانێکی بە ناوی زمان بڕین بڵاو کردەوە لەوێ بەکاری هێناوە ئومێدەوارم پەرە بسێنێ ئەو چەمکە نمونەی دی ئەگەر باس بکەی نمونەی دی کە مەسەلەن بەکاردەهێرێ و پێویست نییە مەسەلەن ئێستا مەجموعە کۆمەڵک و شەم لەلایە سوپرایز یان سترێس یان سکرین یان دیلیڤەری یان فیک ئۆریجینال کوالیتی ساید فۆکس تێکست سیمبل لۆکاڵ دەیان و شەی هاوشێوە کە ئێستاگەر وتارێک یان کتێبێکی کوردی هەر کتێبێکی دەبین کۆمەڵک لە وشانێک تێدا دەبینینەوە باشە سترێس لۆکاڵۆکی بەخۆت گوت یان هەر یەک لەو چەمکانێک کە باست کرد ئەگەر من هاواتە کوردەکەی بەکاربێنم نەنجەکەی لە شوێ کوردیەکەی بەکاربین یامە بەستە کوردیەکەی بەکاربێنم نەنجەکەی لە کوێ لە دیدی ئەوانەی کە پێیان وایە پێویستە لە داڕشتنێکی کوردیدا لە دەقێکدا ئەمن هەندێک لەو چەمکانە بەکاربینم کە جیهانین زۆر لە ڕۆشنبیرەکان ینی تووشی ئەو نەخۆشیە بوون بەڕای من پێیان وایە دەبێت ئەو چەمکانە لە ناو نووسینەکانیان هەبێ بۆی پێیان بگوتری ڕۆشنبیر بەداخەوە ئەو دیاردەیە هەیە لە ناو نووسەران ئەمە ئەوەی باسمان کرد لە ناو لە ژیانی کۆمەڵایەتی و گشتیەکە ئەوە دیاردە زۆر بڵاوە بەڵام لە لای نووسەران کە بەکاردێ لەلایەن توێژی ڕۆشنبیر داخەکە زیاتر لەوێن دەرەیە ئەوە پێم وایە نەخۆشیەکە ینی بە کەمزانینی زمانی خۆتە ڕاستە بە من ئەو شتم زۆر هەست پێ کردیە زۆر زار لەگەڵ نووسەر کە قسە دەکەی دەڵێ ئەو شانە پێویست نەبوو بەکاریبینی یەکسەر پێ دەڵێ ئەخر زمانی کوردی زمانێکی هەژارە بێ ئاگال لەوەی کە زمانی کوردی بەپێی هەندێک پێوانە یەکێکە لە دەوڵەمەندترین زمانەکان لە یەکەی وشە کەواتە ئەو نووسەرە لە زمانی کوردی هەژارە نەک زمانی ئەوە تو قسەکەت کرد فعلا من دەمیز بیکەم ڕاستە لەوانەیە هەژاری خۆمان بی با بە شێوەیەکی گشتی قسە بکەین لە ئاز زمانەکە نەک هەژاری زمانی کوردی زمانی کوردی ئەگەر بێت و خزمەت بکرێ زیاتر و نووسەران و ڕۆشنبیران بێن بە دوای وشە واتە بگەڕێن بە تایبەت لە زیاتی ئەوەی بەسەر بۆ نمونە لە زیاتی ئەوەی بین ئەمە بە دوای وشەی بێگانە بگەڕین بە دوای هاواتایەک لە بنزارێکی دیدا بگەڕین لەوانەیە زۆر شتمان بەدەست بکەوی ڕاستە کاک نەریمان
چۆن دەتوانین ئەو گرفتە چارە سەرکەین ینی وشەیەک چۆن دادەڕێژرێ بە کوردی یان پەیدا دەکرێت لە نێو بنزارەکان یەک لە ڕێگەکان گەڕانە بە زار و بنزارەکاندا هاواتەکەی بۆ بدۆزینەوە یان بۆی کارا بکەینەوە زۆر دەدەڕن وشە مردو بەس بە بۆ چوونی من وشە نامرێ مت دەبێ یان دەخەوێنرێ یان سڕ دەبێ کەواتە ئەگەری کارابوونەوەی هەیە چونکە مردوو زیندوو نابێتەوە بۆیە دەکرێت ئێمە کارایی بکەینەوە ئەوە یەک لە ڕێگەکانە ڕێگای دیکە لە کوردی ئەو وشەیەمانە چونکە داهێنراوێکی نوێیە ئەو بابەتەی کە ئێمە دەمانێت هاواتای بۆ پەیدا بکەین دەکرێت دەستگایەکە بێ کار بۆ ئەوە بکات دواتر کاری بۆ بکرێ ئەو وشەیە باو بێ و بڵاو بێتەوە یەک خاڵ سەرەتا باسیشمان کرد هەندێک وشە هەیە ڕەهەندی جیهانیان هەیە یان ڕەهەندی تەکنۆلۆژیان هەیە ئەوانە دەکرێت بەکار بهێنرێن ئەمە ناڵێن زمان بە هیچ شێوەک وشەی دی لەبوونێ بە پێچوانەوە زۆر لە زمانزانەکان لەو بڕواایەدان هاتنی وشەی بێگانە لە بۆ زمانەکی دی دەوڵەمەندکردنی ئەو زمانەیە بەڵام کێشەی مەی کورد ئەوەیە ئەمە لە کورد لە زۆر لایەنەوە پاڵەپەستۆی لەسرە هەژمونی میلەتانی دی لەسرە ئێستا ئەوەی کە لە بۆمان مایتەوە کە ئەمەی پێ بناسرینەوە زمانە ببینە ئێستا بە ئاسانتریشێ بڕۆ ناو بازاڕی هەریەک لە شارەکانی کوردستان بەدەگمەن شارە گەورەکان بە تایبەت بەدەگمەن جلوبەرگ و کولتوری کوردی بەدەگمەن دەبینی لە بۆنەوە شتیوا دەبینی لێ زمانەکە مۆرکەچی نەتەوەییە دەبی چەندی پێمان بکرێ بیپارێزین ئەمن ئەگەر نمونەک بینمەوە لە کوردەواری سێ وشەمان هەیە کە پەیوەندیان بە لایەنی کشتتوکاڵی و کۆمەڵاتی هەیە وشەی هێرەکمان هەیە بێژینگمان هەیە سەرەدمان هەیە ئەوەی دەبەستمەوە بە بابەتەکەەوە هێراک ئەوەیە کە ئارد و هاوشێوەکانی پێ بژار دەکرێت یاخود لە هێرەکدان لێن دەپارزندرێ ئەگەر غەڵات بەکارم نەهێنابی هێڵنگ یا هێرەک هەردووچی بەکاردێ بەڵێ ئەو جەلەوە هێرەنجش بەر لەوەی قسەکە تەواوکەی لە هێرەنجش وردەکەی پێڵێن تافتە نازانم لە شوێن هەیە بەڵێ بێژینگمان هەیە کوونەکانی تۆزەک درشترە لەوەش زیاتر سەرەدمان هەیە کە کوونەکانی لەویش درشترە ئەمن ناڵێم زمانی کوردی لە هێرەک بدەین بەو مانای هەرچی وشەی بێگانە هەیە دەری بکەین نا هەندێکیان پێویستینەوە دەبی هەبن بەڵام دەڵێن با لە بێژینجی بدەین لە سەرەدیش نەبیتن هەمووشتی بێتە ناو و کرچ و کاڵیە بێتە ناوی وەکو عرب دەڵێ خەیرولموری ئەوسەتوها یا باشترینی ئەوەیە لایەنی ناوەڕاست وەربگیرێ یعنی هەندێکی ئەوانەی پێویستی سەردەمن و هاواتامان لە بۆی نییە با وەربگیرن ئەوانەی دی نەخێر پاک بکرێتەوە بە هاواتاکەیان بەکاربێنرێ ئەوەی جنابەت باس کرد بینەوە سەر پرسیارەکە گەڕانەوە لە بۆ وشە مدبووەکان یان سڕبووەکان بەڕاستی هەندێک وشە هەیە دەستە قۆناغی سڕبوونی هەتایی بانەڵێن مردن مەسەرەن هەندێک وشە هەیە لە بواری کشتتوکاڵی بەکار هاتینە ئەو ڕوبەیت شێوە ناکرێ بەکارە هەیە مەسەرەن لە ئەو ئامێرانەی کە پەیوەندی بە جووت و چێڵان و ئەو شتانە هەیە کۆمەڵەچیان هەیە یانی لەوانەیە پسپۆر نەبم بە درستی لێ بەڵام مەسەرەن نیرە یان زۆری دیمان هەیە ئامورە زۆری لەوانەیە یان دەکرێت ناکرێ ئەوانە ئەوڕۆ لەوانەیە سوودی لێوەرنەگرن لە بوارەکەی خۆی بەڵام لەوانەیە بتوانین لە بواری دی سوودیان لێ وەکو نمونەش بابێنین بڵێن زۆر جار ئێستا دەڵێن هەڵەچنی چنین یان بژار وشەی بژار لە بواری کشتتوکاڵی بەکار هاتیە کاتی خۆی زۆر بژارکردنی مەسەلەن کشتتوکاڵ بڵێن ئێستا دەین لە بواری نووسین بەکاری دێنین بژاری هەموو پاکردنەوەی شتێکی ئامانزدار لە شتی لاوەکی کاتۆتە ناوی پێ دەگوترێت ئەو پاکردنەوە پێگوترێ بژارکردن ئێمە وای بەکاردێن دروست بەبستمەوەیە ینی دەکرێت ئەمە وشەی دیش هەیە سوودیان لێوەرم بەواتایدی من ویستم ئەوە بڵێم ئەو
سڕبوونە هەتایە دەکرێت ئەوانە بێ کە باسی نیر و ئامورت کرد دەکرێت ئەو ئامرازە نوێیە کە هاتۆتە ئارا و لە باتی جووت و گایەکە بەکاردێ هاوشێوەکانی ئەوەی کە لی نزیکە بۆ ئەو مەوەستە کار دەکە ئەو ناوانەی بۆ بەکاربهێنرێت هەر خۆی ئەگەر بینە سەر وشەی جووت لە چیواتە کات خۆی کە جووت کرا بە جووت ئاژەڵ کرا بە دوو ئاژەڵ یا دووگا بۆ یا دوو هێستر بۆە ئێستا کە چێڵان دەکرێت ئەگەر بە تراکتۆریش بکرێت هەر دەڵێن زووتیان کرد وشەکە واتایە بڵێن واتاکەی پشتەوەی خۆی پاراستیە ئەگەر چی واتە شکلەکەی خۆی لە دەستدایە جگە لەوە گاسن هەر گاسنە مەسەن دەرێ گاسنەکەم دۆ لەو ئاردەیدا لە کاتی چێڵاندا یان دەڕێ دوو گاسنم لێدایە کەواتە گاسنەکە گوازراوەتەوە بۆ ئەو ئامێرەی کە زەوی دەچێڵێ و بە پشتەوەی تراکتۆرێکەوە دەبەستێ. جا من مەبەستم بوو باسی چارەسەرێکی بنەڕەتی بکەین چۆن دەتوانین ئەو وشانەی کە دەکرێ کوردیان بۆ دابڕێژرێ چێ بیکە چۆن بکرێ من وشەیەکدا دەڕێژم تۆ وشەیەک ئەوە هەندێک لە دەجار جارێک وشەکە جێی خۆی دەگرێ و دەڕوە جا دوایی ئەو کەسە خاوەندارێکەکە بە خۆدە دەڕێ من ئەو وشەم داهێنا بە ئەوە بۆ دەستگایەکەوە نەکات بەڕاستی بەرپرسیارەتێکی بەرپرسیارەتێکی گشتیە بەڵام دەبی لایەنێکی تایبەتمەندی شەبی لە بوارە و لە زۆربەی وڵاتان ئەوەی تەمەشا بکەین ئەکادمیای زمان هەیە ئەکادمیە لەو ڕۆژانەش یەک لە تۆرە کۆمەڵایەتەکان بابەتە لەو شێوەم دیت کە باسی ئەکادمیای زمان کرابوو هەرچەندە لە کوردستان ئەکادمیای کوردی هەیە کە دەبووە ئەو ڕۆڵە بژێڕی کۆڕی زانیاری کاتی خۆی لە ساڵانی هەفتا تا حەدەکی باش توانی بووی ئەو ڕۆڵە بجێڕیتن بەڵام لە سەردەمی نوێ ئەکادیمیا بەداخەوە سستا هیوادارم ستافی نوێی ئەکادیمیا بتوانن ئەو ڕۆڵە ببینەوە یاخود دەکرێت دەستەیەک لە ناو ئەکادیمیای کوردی یاخود ئەکادیمیای زماندا بمەزرێ و خزمەت بە بوارە بکە ئەوانەی دی کە لە ئاستی تاکە کەسی دەکرێت شتی هەڕەمەچی و جێ ناگرن لەوانەیە ئەوەی جەنابەت گوتنی ئەگەر لە پاڵ ئەوەی بەخۆ هەڵدان بی ئەو بڵێ من و ئەو شەم دروست کرد ئەو بڵێ من دروستم کرد لەوانەیە دیاردەچکە لێ سەر هەڵبدا ئەمن و شێک دروست بکەم ئەتوو قوبوڵی نەکەی ئەتو دروستی بکەی ئەویدی قوبوڵی نەکات لێ باشتر وایە لەسەر ئاستی دەستگایەکی دەمەوێ وشەی پرۆفشنەڵ بەکاربیانی پیشەیی بی تایبەتمەند و پسپۆر بن لەو بوارە ئەو ئیشە بکەن. جا من بە بەرەو پرسیاری پێچەوانە بچم دوا پرسیارمان بێ دوا بابەت بێ قسەی لەسەر بکەین نەنجی لە کوێ ئەگەر وشە بێگانەکە لەسەر ئاسی دنیا مانای خۆی وەرگرت بێ و ناسرابێ ئێمەش لە ناو کوردیدا جێی بکەینەوە و بەکاری بێنین وشەیەکی بۆ دانەڕێژین هەر وشە نامۆیەکە بێ وشە بێگانەکە بێ ئەمە شتێکمان باس کرد ئەگەر شتەکە ڕەهەندێکی جیهانی هەبی وەکو مەسەر نمونە باسمان کرد ئەنتەرنێت وشەی تەکنۆلۆژیا خودی خۆی تەکنۆلۆژیا کێشە نییە بەڵام کێشەکە لەوەیە لەو شانەی کە هەمانە زاروێ هەیە هەمانە و فرامۆش دەکەن و لەوانەیە میلەتانی دی ئەگەر وشەی زمانەشی دیوەر بگرن بە ئاسایی ئەوان بیپێنلو مەترسیان لەسەر نییە ئەمەی کورد مەترسیمان لەسرە مەترسی بوونی کوردی بەڕاستی ئێستا زۆر جار لەوانەیە لە وڵاتانی کوردی تێدا دابەش بووە کە ئەگەر بێ و باسی مافی کورد بکرێ باسی ئەوە بکرێ ڕێژەی کورد چەندە ئەوەش پەیوەستە بەڕادێکی زۆر بە زمانەوە بەداخەوە ئێستا بەشێکی زۆری کوردمان هەیە کە کوردی قسە ناکە لە چەند پارچەی کوردستان وای لێدی خەریکە بە کورد حساب ناکرێن لێ مانەوەی زمان و پاراستنی زمان و پاچێتی و بێگەردی زمان بە گرنگ دەزانەوە قەتڕ و بەڕووی ئەوەی بوویەوە شەرمت کردی کە بە کوردیەکی ڕەوان قسانەکەی لە ناو خەڵک نانمونەی دیت لە بۆ باز دەکەم ئەگەر دەرفەت هەبیتن زۆر شانازیم بە زمانی کوردیەوە کرد دە 12 ساڵ پێش ئێستا سەفەرێکی ئەڵمانیام کرد شەوەکی درەنگ بوو گەیشتینە جێ
میوان بووین بە ڕسمی چوو بووینە ئەو وڵاتە لەوێ ڕێبەرێکمان لەگەر بوو کە گەیشتینە بڵێن میوانخانەکە لەوێ گوتی چاوەڕێتان دەکەم لە بەریان گوڵ لە سەفەر هاتینە بچین لۆی نانێک بخۆن یان شتێکی لەو شێوە مش پێمان گوت نهاتوو بڕۆ خۆمان دەچین زمان دەزانین حسابی خۆمان ئینگلیزی دەزانین کابرامان بەڕێ کرد چوین هەتا ئەو بینە و بەردەی چون و دامەزران کرا لە ئوتێلەکە شەو درەنگ داهات نزیک سعات دەبوو کە هاتینە دەرێ گەڕین هەتا مەتعەمەکمان دیتەوە چوین پرسیاری ئەومان کرد ناوی خواردنەکان و جۆری خواردنەکان لە بەرۆی ئەڵمانیمان نەزانی ئەمە بە ئینگلیزی پرسیارمان کرد بە حیسابی خۆمان ئەوان ئینگلیزی دەزانن لەوانەشە بیزانن بەڵام دیار بۆ ئەوان بە ئەڵمانی جوابیان داوە شۆڤێنین لە ڕووی زمان زۆر بەڵێ بە ئەڵمانی جوابیان داوە ئەو برادرەی لەگەڕم بوو ئەو بە کردی عەرەبی ئەوان بە تورکی جوابیان داوە دیار بۆ هەندێک ئەوانە لەوێ ئیشیان دەکرد تورک بوون ئەمنیش گوتم بە چار زمان دەزانین ئێستا ئەمە عەرەبی و ئینگلیزی ئەوانیش ئەڵمانی و تورکی کەچی لێک ناگەین هەر بێویستی خۆم گوتم ئەرێ کەس کوردی نازانی ئافرەتە کاشێری بڵێن مەتەمەکەی بوو سەری برن کرد گوتی هون کرمانجن ینی موقفەکی زۆر سەرنجڕاکێش لە نێوان چوار زمانی بێگانە گەورەی دنیا کێشەکە بە کوردی چارەسەر هیچیان بە کەلکمان نهاتن لەو شەوە زمانە کوردیەکە بە کەلکمان هات لێ من شانازی بە زمانی کوردی و بە پاچێتی زمانی کوردی زۆر دڵخۆش بووم منی شانازیەکەم کە پێکەوە گفتوگۆمان کرد ئەمڕۆ لە بەرنامەی زمانێمە منیش خۆشحاڵ بووم خێربێتی سپاس سەلامەت بی خۆشەویستان ئەڵقەی ئەم جارەی زمانێمە کۆتایی هات ڕێز و خۆشەویستی عزەدین و دلێر و تەواوی هاوکارانی دیم بۆیەوە تا ئەڵقەیەکی دیکە سپاردەی خوابن